هاي سلااو ڕێز حرمات خۆشەویستی بۆ هەموو لایەک کورە با ڕۆژێکی نیوەڕوانێ لای پێ بکەین تۆزە قسە بکەین کاکە خۆ ناکرێ ئاوا بەڕاستی ئەرەوەڵا ئەوە خۆشەویستان ئەمێ تۆزە قسەتان لەسەر ئەم بابەتەی مەلا هەورامان و ئەو عتایە بۆ بکەم بۆیە بەم نیوەڕۆیە ئەوم کرد خۆشەویستانی من چونکە شەو بەڕاستی کاتم نابێت قسە و باس و ئەوانە بکەم تەسەورەکەم میوان و ئەوانە بێت لەبەرەوە ئێستا هەندی ڕاستیتان پێڵێم و ئیتر بەخواتان سپێرم هیوادارم کە هەموو ئەو دژایەتی کە هینی ئەم کەسزاب و ئەم ساختەچیانەی پارتی و یەکێتی و ئەمانە کە ئاوا دژایەتیانەکەم هی هەموو دز و گەندەڵەکان هەر هەمووی ئیشەڵا لەو دنیاخوا بۆ مەنووسێت بەکاری چاکە و بەکاری خێر لانیکەم ئەگەر نێشمان توانی بێ ئەم دنیای چاکەین ناشینمان نەکردووە لە لایڤەکەی دوێنیشم جەماعەتەکەی ئاسۆ لە کۆمەڵێ تەلەفۆنوشتیان کرد و کۆمەڵێ جوێندان و سوکاتی و هەڕەشە و گوڕەشەوەوانە لێرەوە پێیان ئەڵێ من بێدەنگ نابم بەڕاستی لەسەر دەزی و گەندەڵیەکانتان هەمیشە هەر بەردەوام ببم ئەم بابەتە کورتەی کە ئێستا بۆتان باسەکەم قسەکردنە لەسەر ئەو کێشەی کە لە نێوانی ئەو عتایە هەیە لەگەڵ ئەم مەلا هەورامانەیە ئازیزانی ئارام ئەحمەد جا ئەم ڕۆژ ئەمە گیاکەی تیانی ئەبێت چاکە بخۆینەوە بەڕاستە ئەدڕەبی عافێتی بێ ئارام ئەحمەد یەخوەڕۆڵە عافێتی بێ بخاتی پێغەمبەر تۆوا خەو لە چاوی هەچی دز و گەنەخۆر و ساختەچی هەیە زڕاندووە ناڵی یەک کەسیان شەوانە ئیساحەت کات باشە کاکە دەنگ هەڵبڕم بە قوربانێ بم تۆ دەوێت بەخوای ئێوە زانی بەچی ڕاهاتون بە دەنگی ئارام ئەحمەد ئەبێ هەر قیڕەکەی بۆ بکەم و هاوارەکە و کورە وا بردی وا هات و ئێوە هەر بەوەی ئارام ئەحمەد ڕاهاتون ئەگەر ئاوا دانیشتم دەرمونیان و ئاوا قسە بکەم و گێژ قەتان تااقەتان نییە بەڕاستی قسە گوێ لە ئارام ئەحمەد بگرن ئەوە ئازیزان من لە ماوەی ئەم دوو ڕۆژەی ڕابردووە بە دواداچوونم بۆ ئەو کەیسە کردووە کە کێشە لە بینی ئەو عتاناوە لەگەڵ مەلا هەورامانە هەیە و ئەو کێشەیە دڵنیابن کە لە 100% ڕاستە مەلا هەورامان لەم مەوزوعەیە پارەی عتا قەرزارە ئەمە لە 100% وایە و مەلا هەورامان ناتوانێ هیچ درۆ و پاکانە و ئەمە ئەوەیە بکات وەکاتی خۆیشی مامۆسا عەلی باپیر محەممەد حەکیم بە عتایان وتووە کە لە کاتی هەڵبژاردنەکانە کێشە دروست نەکا باسی هەندێشت نەکا دوایە حەقەکەی پێ ئەدەنەوە بەڵام بەماوەی ئەم 10 ساڵەیە لەگەڵ یان ڕاستگۆ نەبوون دەستیان پێکردووە و بەڕاستی درۆیان لەگەڵ عتایا کردووە مامۆسا مەلا هەورامان کێسە پێم وایە لە حەجە ناتوانێت بە پاکانەوە بە درۆ دەلەسەوە بۆ ڕیشەوە خۆی ئاوالێکات و خەڵخەڵەتانن نەتیجەکەی ئەمەیە کە ئێسەی بینی هەڵبەتە ڕاستیەکەی هەر هەمووتان بیزان خۆشەویستانی من هەڵی ئەم عتایە ئەوەیە بە نووسرا و گرێبەستی ئیشەکەیان نەکردووە ئەمە کێشەکەی عتایە کاتێکیش زانیوێتی کە ئەم پارەی زەکاتە مەلا هەڵۆوەری گرتووە بۆ ئیشەکە لەبەرەوەیە عتا هەموو شتەکانی ڕاستە بەڵام چونکە ڕەفیق بوون و سەر بە کۆمەڵی ئیسلامی بوون و ئالم بابەتانە نەهاتووە بە نووسراوە شتەکە وەربگرێ وەزانیویشێتی کە پارەی زەکاتە دیسان هەروەری گرتووە لەمەیشە ئەم کاک عتایە موسڵمانەتی نەکردووە چونکە کاتێ زانیوێتی ئەم پارەی زەکاتە و ئەم مەلا هەڵۆیە ئەم مەلا عەفو کورە مەلا هەڵۆنە مەلا هەورامانە ساختەکارە لە مۆزوعەکە دەبوایە وەری نەگرتایە و کارەکە ئاوای لێ نەهاتایە یا عەقدێکیان لە بینە هەبوایە بە ڕەسمی گرێبەستێکیان هەبوایە بۆ ئەوەی کە بەڵێ مەلا هەورامان کورە کاک ئەوە من باسی ئەم هەڵۆیش کردووە گوناحی پێوە نەماوە بەخوا مامۆستا هەڵە ئەرە وەڵا ئەوە بۆیە ناوە کاتسە زمان اینجا ئازیزانی ئارام ئەحمەد من ئەم شەو هەتا ئەمڕۆژ بە دەداچوونم کردە لەسەر خەڵکی کۆمەڵێک مامۆسایانی ئاینی پارەی زەکات بۆ کار و کاسبی نابێت ئەمە پێ ئەڵێن خیانەت بە ئامانەت وەکو ئەوە وایە تۆ پارەیە لای من دابنێ بڵێ ئارام ئەحمەد ئەم پارەیە ئامانەتە لای تۆ من سبێنێ یەم بۆی باشە من بڕۆم پارەکە بخۆم و ئەمە ڕێک خیانەتە بە ئەمانەت
چونکە ئەو خەڵکە کە پارەی زەکاتی یاوە بە مامۆسا هەورامان بۆ ئەوە بووە کە ئەم زەکاتە بڕوابیا بە خەڵک بۆ ئەوە نەبووە بڕوابیکە بە مامەڵە و بڕوا پارەی پێپەیەکات و خۆی پێدەڵەمانکە و گیرفانی پڕکات بەڕاستی ئەمە نابێ لەبەر ئەوە 1 دیناری لێلا ببرێ ئەمە خیانەتە ئازیزان هەتا پرسیارم کردووە کەسێکە خۆی تەرخانکە بۆ ئیشی زەکات باش نییە بۆ ئیشی سەرفوترە و ئەوانە کە خۆشی زەکاتی پێناشێ ئەتوانەیە کەمێک لەو پارەیە لەبەرەوەی کات و ژیانی خۆی بۆ تەرخان کردووە کەمێکی لێ هەڵگرێ بۆ خۆی ئەویش بە ئاشکرا و بۆ ژیانێکی سادە نەک بۆ دەوڵەمەند بوون و گیرفان فولکردن و ئالەم بابەتانە ئەمە ئەکرێ بەڕاستی کەچی ئەم ئیسلامیانە هەمووی ئەبەن و هەر هەمووی ئەدزن بە ناوی زەکات و بە ناوی چیش و ئالەم بابەتانەوە بۆیە ئازیزان ئەگەر من بمەوێ زەکات بدەم بە نمونە تۆ وای دابنێ ئەمە تەمامی پرسیارم کردو ها لە خۆ قسە ناکەم وای دابنێ من ئەمەوێ پارەم زۆرە بۆ نمونە خاوەنی چەند ملیار دۆلارم ئەم زەکاتەی کە هەمە بەسەرەن ملیۆنێک دۆلار زەکاتم ئەکەوێ ئەبێ ئەم ملیۆن دۆلارە بدەم بەڵام ئەم ملیۆنە لە جیاتی ئەوەی بیبەخشم بە خەڵک ئەچم ئەیخەمە ئیشەوە چی قازانچکە ئەیەم بە خەڵکە فەقیرەکە باشە یعنی بە پارەی زەکاتەکە کە بۆم داناون پارەیان بۆ پەیاکەم بە بەردەوامی من ئەماکەم ئەمەش دیسان ئەکرێ بەڵام ئەوەی کە تۆ بڕۆی پارە لە خەڵک وەربکری بە ناوی زەکاتەوە بڕۆی بیخیتە کرێکاری بخیتە عەفو بیخیتە ئیشەوە پارەی پێ پەیاکەی ئەمە بەڕاستی حرامە وەکو تیسکی سەگ بەڕاستی ئەمەیە ئەمڕۆ بۆیە ئازیزانی ئارام ئەحمەد نابێ هیچ کاتێ باوەڕ بەڕێشی درێژ و بۆکەن و بەناوی دینەوە و ئالم بابەتانەوە خەڵک هەڵخڕێن و هەمووی بڕۆ لەسەری ئەژی ئازیزانی ئارام ئەحمەد بڕۆ سێری هەموو ئەو هەڵسوڕاوانەی کە بەناوی ئیسلامەوە قساکەن بزانن ژیانیان چۆنە ئازیزانی بن هەر هەمویان شاهانە ئەژین هەموو یەکی 4-5 ژنی هەیە هەمووی پۆشتە و پەرداخە نەکارەکەن نەکاسبیەکەن تەنها قسەی زل ئەکەن بە ناوی ئاینی پیرۆزی ئیسلامەوە پارە پەیاکەن و سوار ژن و کچە بن و ئەمە ئیش و ئەمە ئەخلاقیانە بۆیە بەڕاستی ئەبێ ئەمانە لە قاو بدرێن بۆیە ئازیزان ئەوە بۆ هەموو کەسێ ڕوونە کەمەلا ئەو هەورامان لەم مۆزوعەیە ساختەچێتی کردووە و بەڕاستی مامۆسایەکی فێڵبازە و هەڵخەڵەتێنەرە و کارێکی زۆر ناشرینی کردووە و دڵنیام کە شەرعی بۆ مەسلحەتی خۆی گونجاندووە بە ئارەزوی خۆی واتە ئەمانە دین شەرع هەموو شتی ئەخەنە خزمەتی خۆیانەوە چۆنیان پێخۆش بێت جا ئازیزان باشێکی خۆشتم بۆ بژێڕمەوە ڕۆژێکیان ژنێ کە ناوەکەیم لا پارێزراوە ئەچێ دەرگا و پەنجەرەکانی ڕادیۆی سونەتی ئەلاتە بەربەر لا لە ڕادیۆی سونەتی کۆمەڵی دادگەریە ئینەکە مامۆستا مەلای بابیە تەمان ژنێکی گەنجە ڕستمەکان بۆ نردوم ناوەکەشیم لەلایە لە ڕووی جوانیەوە زۆر جوان نییە بەڵام خراپیش نییە لە حەقیقەتە باشە وانی وەکۆڵەن خراپیش نییە کاتێک کە ئەم پەنجەرانەی ئەم ڕادیۆیە ئەداتە بەربەر ئەوانی ژێنە دەرەوە پێی ئەڵێن ئەرێ تۆ بۆچی واکەی دادێک گیان کێشەکە و چییە ئەڵێ 4 مانگە مەلا هەورامان مارەی کردوم و ئێستا ئەوێت تەلاقم بدات پێش خۆی ژنی مەلا سەلیمی شوشکەی بووم دوایی ژنی مەلا عەبدولحسین بووم ئەویان تەلاقم ئەدا دوای 4 مانگ ئەکێکیان مارە مەکاتەوە بەم جۆرە هەر 4 مانگە و ژن یەکێکیانم ئەمەیە ئەخلاق و ئەتواری ئەمانە کاکە سەردەمانی ئێمە لە کوردستانە بین کابرا ژنەکەی خۆی تەسلیم بە مامۆسای ئاینی ئەکرد ئێستا مامۆسای ئاینی ژنی خۆشیگیە ئەمانە تەسلیمیکەی وەی ئەیکا بە حەشری نێرەکەر بەڕاستی کاکە کورە ئەمانە باوەڕکەن دینیان ناشرین کردووە ئەمانە دین ئاینی پیرۆزی ئیسلامیان شەرمەزار کردووە کاکە سەردەمانێ لەو کۆمەڵگایی ئێمە لە باشووری کوردستانە مامۆسای ئاینی هەموو شتێک بوو کاکە گیان مامۆسای ئاینی خوێنێ کوژانەوە کاکە هەموو کارێکی باشەی لێ ئەوە شایەوە خەڵک ڕووی تێکرد بۆ هەموو کارێکی باشە قسەی گەڕانەوەی بۆ نەبوو کورە ئەمانەی ئێستا هەمووی ساختەچین ئازیزان هەمووی پارە پەیاکە بۆ خۆی و خۆی بەڕاستی لەسەریش اینجا مامۆستا عەلی باپیریش هیچ دەسەڵاتێکی بەسەر ئەمانە نییە خۆی وستاری زاوای تێر و پڕن پۆشتە و پەرداخن زۆر جوان ئەژین و گوێش بە حیزبەکەیان نان کە چیتیان ڕۆیە چیتیان ڕۆنایە پاشان ئازیزانی ئارام ئەحمەد سەیریکەن محەممەد حەکیم ئەنوەر سەنگاوی محەممەد بامۆچی کاک لێر گەرمیانی کە بە حساب ئەمانە سەلەفین و توندن و ئارەم بابەتانە لە پارەی دەستگایەک بە ناوی دەستگای بەخشین بڕی 400,000 دۆلاریان خستووەتە کۆمپانیایەکەوە بە ناوی کێبڵ حاجی فاتحی بیارەیی سەرپەرشتی ئەمەی کردووە وا ڕێکەوتون لە بینی خوانە کە ئەم مامەڵەیەکەن مانگانە قازانجێک بوون بە کۆمەڵ یا بە کۆمەڵی دادگەری 1 مان قازانجی ئێنێ
دوای ئەوە حاجی فاتح لە کوێیە بەنان هاتووە و بە ئاو خوراوە و کەس نازانێت لە کوێ و هەموو پارەکەشی بۆ خۆی بردووە. باشە ئەمە ئیسلامیەکانی ئەم کۆمەڵگای ئێمە بەداخەوە بەڕاستی. بۆیە من ئەمانە لەگەڵ ئاینی ئیسلامە جیا ئەەکەمەوە خۆشەویستان. من بە بۆنەی ئەمانەوە ئاینی ئیسلام لە بەرچاو ناکەوێت لە حاتەشگا. من خوا ئەناسم، من حەزەتی محەممەد ئەناسم، من قورئان ئەناسم، من ئەم ساختەشیانە ناناسم بەڕاستی کاکە. ئەوە خەڵکی گەمژەنیان ڕێز لەماناگرن لەبەر ڕیشێکیانەیە و بناوی خواوە قسەیەکردن و خوانەکەن بە ئەشرەفی شەریف شەو تا بەیانیش خەریکی سێکس و ڕابواردن و خەریکی ئارم بابەتانن. اینجا ئازیزان بەڵامەکەن باچای بخۆ بۆ کاکە بەڵامەکەن چاوەڕم یاخوا ڕۆڵە نوۆشی گیانی بێت و ئەم هەموو دز و جەردەی ئاوا لە قاوەیی. ئازیزان دوو بینای گەورە هەیە کەناڵی پێیان لەوێن لەو دوو بینایان بڕۆن لە خۆتان سەیرکەن ئازیزانی ئەحمەد. بینایەک هەیە ڕادیۆی سونەتی تێدایە، بینایەک هەیە دەنجی قورئانی پیرۆزی تێدایە، بینایەکی زۆر گەورە هەیە مەکتەبی سیاسی تێدایە، سێ چوار خانووی گەورە هەیە بۆ کارمەندی پەیام و ڕادیۆکان و پۆلیسەکانی کۆمەڵ. بەجان بای 100 میلیۆن دۆلارە، بای 100 میلیۆن دۆلارە نرخی هەموو ئەم بینایانە. حتا ساڵانە پارە لە پۆلیسەکان وەرەگرنەوە بە ناوی خەدەماتەوە. هەچی مەسئول و بەرپرسەکانی کۆمەڵ خانوو سیارەی باش و موچەی باشیشیان هەیە هەموو بۆ خۆیان شەهاناشین. باشە ئارام ئەحمەد یەک فەقیریان تێنێ بڕواتە نەبێ. هەندێکیشیان ناڵێم هەمویان ژنی دووهەم و سێهەمیان هاوڕێی کچەکانیانن، یعنی هاوڕێی کچەکانی خۆیان کە ژنیان هێناوە. بە تایبەتی ژنی چوارەمی خودی مامۆستا عەلی باپیر خۆی باش نییە کە خۆشم قسەم لەسەر کرد، ژنی دووهەمی محەممەد حەکیم کە هاوڕێی کچەکەیەتی ئەو ژنێکی هێناوێتی، ژنی یەکەمی محەممەد حەکیم کە لێی جیابوویەوە وتی من محەمەم تەلاقاوە، هەروەها ژنی دووهەمی ئەنوەر سەنگاویش هاوتەمەنی کوڕەکەی خۆیەتی. یعنی هەمویان ژنیان هێناوە، ئەو ژنانەی کە هێناوێنە ڕەفیقی کچەکەی خۆیان یا ڕەفیقی کوڕەکەی خۆیان. اینجا ئەمانیان هێناوە. جا سێریکەن ئەمانە بە ناوی دینەوە چ دنیایان بۆ خۆیان ساز کردووە. کاکیجان ئێمەش ئارام ئەحمەد قوربەسەریش کاکیجان نایێت لە سۆشیال میدیا بە ژنێ بڵێ سڵاو لە نۆکو بەەوە کڕدوایی بەخوا حەیامە باکاکە. بەڵام ئەمانە بە ناوی دینەوە بۆ خۆی ڕیشێکی هێشتۆتەوە و نەکارەکانە کاسپی و جلی جوان و پارەی زۆر و سیارەی جوان و دانیشێ لا ئیلاها ئیلا الله محەممەد ڕەسوول الله خوایە شۆژنێکی جوان بنێری بەشکم لەم شەو لەگەڵما بێ یا ڕەبی خۆی. یعنی ئەمانە هەموو شتێ بەکارهێنن لە پێناوی دەم و خوارەوەیانە بەڕاستی. لەبەر ئەبێ خەڵک بیان ناسن. میم دارە حەمەمین کە وەزیری ژینگە بووە ئازیزانی ئارام ئەحمەد لەسەر لیستی کۆمەڵ ژنی دراوسەیەکیانی هەڵگێڕاوەتەوە. من مەلەفەکەیم لەلایە ئازیزانی لە دادگا ژنی دراوسەیەکیانی هەڵگێڕاوەتەوە. ئەم دارە حەمەمینە 3 مانگی ڕەبق بە پێی بەڵگەنامەی چاتەکان لە 12 شۆوە هەتا 4 بەیانی چاتی لەگەڵ ئەو ژنە کردووە کە دراوسیان بووە. ژنێکی زۆر جوان و زۆریش گەنجە، ژنی کوڕێکی داماو بووە کە بە سیارەیەکی دووتەنیەوە دلێڤەری کردووە لەوێ. باشە وە کوڕە هەموو چاتەکانی لایە وەشکاتی لە دارا کردووە لە مەحکەمەی سلێمانی. کەیسەکەیان چۆتە لای حاکم، حیمایەی حاکمەکە پێی وتبوون حیزبەکەتان دیفاعی لەکە. محەممەد حەکیم و فاروق عەلی بوون بە شاهید کە هیچ هەڵەی نەکردووە، بەڵام ئەوە ڕاستیە و ئەو کوڕە دامەوە بە دوو مناڵەوە سەرگەردان بوو. ئەرە کاکە تەلەفۆن بۆ مەکەن لەم کاتانە کاکە ئەی بە کاکەشە ئەراوەڵا ژنی دراوسێکیان هەموو چاتەکان ئێستا لای ئارام ئەحمەد هەیە کە ئەم کابرایە بۆی ناردووە ئەم میمدارە حەمەمینە کە وەزیری ژینگە بووە. لە دوای ژنەکەی هەڵگێڕاوەتەوە بۆ خۆی و کابرای دیلیڤەریش بابۆخی هەر دیلیڤەری کا بەسیارەی دووتەنگیە بە نازانم چییە. ئەمە ئاوان تۆ شەو تابیانی تاسی شەو خەریکی چات بیت باشە بەو وەزیریش بی کاکیشە لەگەڵ ژنی دراوسێکەتە هەڵی ژێڕیتەوە لە کابرا بیبێ بۆ خۆت کابرای دامە و شکاتی لێ بکات لە مەحکەمە کۆمەڵی دادگەری بچن بەناوی ڕەفاقەت و بەناوی ئەمە سەربەیەکی حیزبین بن بە شایەتی درۆ بۆ بن. ئەمەیە کاکیجان کۆمەڵی دادگەری ئەمەیە ئەم بەڕاستی ئەم ئیسلامیانە. باشە اینجا ئازیزان ئەمە لیستی کۆتایی یەک مانگی نەخۆشخانەی بەخشینە کە وێنەکەیم لایە 1,700 دانە هەزارە. باشە لە یەک مانگە. یا الله یا الله کاگارا محەممەد یا الله کاگارا محەممەد. باشە کاکە یا الله کاگارا محەممەد. ئەوەتە کاک ئەوە لیستەکەیەتی ئازیزان. چی ئەوێ لیستەکەی بۆ ئەنێرم کە 1 ملیار لە ماوەی 1 دانە مانگە ئازیزانی ئارام ئەحمەد 1 دانە ملیار و یعنی 1,700,000 دینارە داهاتی زەکات و خێر و سەدەقە خەڵک بە تایبەتی لە ڕەمەزانە ئەوەندە زۆرە سەدان فەردە زیاتر لە دینار. کەس نازانێت ئەمانە چی لێکن ئازیزان هەمووی ئەبن بۆ خۆیان و تاڵانیەکە. ئەرەوەڵا
داش ئەنیشن ئەڵێن چی ئەوە ئەمڕۆ عەمرەیەک پێشکەشەکەین بە فڵانکە تەواو عەمرەیە پارەی 10 عەمرە قازانجەکە بۆیە ئەو عەمرەیە بەخشێ يعني بەتیرێ دوو نیشانەشکێ لە ئەشکێ لەلایەکەوە ئێکا بە منەت و منەتکە ئێستا ئەمانە مسلمان و پیاوی زۆر شەریفن و ئەوە عەمرە ئەوەکەن لەو لایشەوە بەم عەمرەیە کە ئەیەن بە کەسێ بنمونە پارەی 10-20 عەمرە قازانجەکە ئەوە نییە مەلاکە ئەڵێ مامۆستا مەلا هەوتی ژنی فڵانە مەلاکی سەر بەیتانیا پێم حەڵاڵە بە نیکاح نازانم شێشێکی بابتانە هەیە کاکە ئەڵێ پێم حەڵاڵە یعنی ئەوە چی کاکە تخوا ئاینی ئیسلام ئەوە بوو لەناو ئێمە ئازیزانی ئارا محەممەد 1 ملیار و 600 هزار لە مانگی ڕەمەزانە ئەوە زۆر ئەم خێر و سەدەقەیە هەمووی خوان ئەیدسن بۆیە بزنسی مەکتەبی سیاسی کۆمەڵ مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەری زۆر گەورەیە ئازیزانی ئارا محەممەد چەندین بەنزیخانەیان هەیە مارکێتان هەیە ڕیستۆرانتیان هەیە کارگەیشی گەورەیان هەیە بە ناوی گاسن ئەمانیش بیلال سلێمان سەرپەرشی ئەکا داهاتی مانگانەی چەندین دەفتەر دۆلارە دەرگا و پەنجەرەی ئەلەمینیۆم و ئاسن و ساج بەرەمەهێنێ جگە لە مامۆستا عەلی باپیر و ستاری زاوای و محەممەد حەشیم کەس نازانێ ئەو داهاتە بۆچی ئەڕۆچی بەسەرێت باشە کاکەجیان کورە کاکە ئەمە خۆ هەرێکێتی و پاتی چەتە و دز نین خوار گۆڕان دز نییە کاکە هەر شاسوار دز نییە کورە ئیسلامیەکانشمان دز بوو کە کاکە من تەواو من سەری خۆم هەڵەگرم ئەڕۆم بۆ ئەمریکا و ئەوروپای ئەمریکای لاتین و ئەلەم بابەتان بە هەرواز لە کورد دێنم کاکە کورە کاکە کورد ماڵی ئەوە بێ کۆمۆنیستی درۆوەکە ئیسلامی درۆوەکە کوردایەتی درۆوەکە کورە وەڵی کورە کورد هیچ مەسەلێکی نییە ئەی هاوار کورە بۆ خاتی دار و بەرکاکە کە تۆ موسڵمانی دەکاکە شەریف بە هیچ نەبێ ئەی هاوار ئایلەوە ئەخە تۆ موسڵمانی ناشەریفی کاکەجیان ئەوە کۆمەڵگای ئێمە بۆشی ئەوەیدات و ئازیزانی ئارا محەممەد بەڕاستی باشە ئەمە کارگەکەشیان فاروق عەلی کە پێشتر مدیری پێیان بووە ئێستا دەستگای ڕوون باشە میدیای هەیە ڕاستەوخۆ ئیس بۆ ئیطلاعاتی ئێران و بۆ ئەوان سپۆنسەریەکەن باشە بۆیە دڵنیام مەلا هەورامان ئەم کارانەی زۆر کردووە بۆیە خوا سڕەکەی هەڵە ماڵی ئازیزانی ئارا محەممەد ئینسان ناتوانێت هەتایە خۆی بشارێتەوە ئاخری خوا ڕسواتەکە خوان ڕسوای ئەم دنیا ئەو دنیاتەکە خوا دەرپێکەوە پێدا ئەکەنێ ئەڵێ خەڵکینە ئەمە ڕووتی ڕوتە ئەمە درۆوەکە بەڕاستی کورە وەڵڵاهی ئەوەی بە ناوی خواوە ساختەچێتیکە ئەوەی بە ناوی خواوە درۆکە بە قورئان خوا سووک و ڕسوە و جەلیلی ئەکا ئازیزان ڕەحم بەمانە مەکەن باشە بۆیە پارەی فەقیر و هەژار هیچ کەسێک بۆی نییە دەستکاری بکە حتا بۆ مزگەوتیش نابێ ئازیزانی ئارا محەممەد ئەو با باش بیزان بۆ مزگەوتیش نابێ کاکە گیان وەکو بیستومە زەکات بۆ مزگەوتیش نابێ کاکە تەواو مەلا هەورامان هەموو ساڵێ ئەڕوا بۆ حەج بۆچی ئەچێت بۆ بزنس بۆ پارە ئەچێت ئەمە لیژنەی ئەوقافە لە پەرلەمانە عەقدەکەیان لەگەڵ ئەو کردووە چونکە ڕیشی هەیە و ئیسلامیە و مەلایە و ئالەم بابەتانە بۆ پارە پەیاکردن هەم بۆ بازرگانی کاکە پارە پەیاکەن بە ناوی دینەوە باشە خەڵچینە بەس لە دوای خوددا لە دوای قورئان لە دوای پەیامەکانی حەزەتی محەممەد بڕوا بە هیچ شێک لەمانە مەکەن ئازیزانی ئارا محەممەد ئەگەر مسلمانی تەنها ڕووکەرە ئەو قیبلەیە نوێژ و ڕۆژی خۆکە خواپەرستی خۆکە درۆ مەکە لەگەڵ زاتی خۆت و لەگەڵ خودای خۆتە دەستبڕ و ساختەچی مەبە فاسد و بێقیمەت مەبە کورە باش نییە باوەڕکە ئیتر نایەوێت تۆ دوای هیچ شێک ئالەمانە کەویت کاکەژێن ئەمانە هەمووی بزنسەکەن هەمووی خەریکی پارە پەیاکردن کاکەجیان هەموویان ئەمانە ساختەچین ئەرە وەڵای باشە ئەمانە ئازیزە ناویان کۆمەڵی دادگەریە ئێوە لەناو خۆتانە دادگەرنین ئەی هاوە لەناو خۆتانە ئێوە دادگەر نین چۆن ئەتوانن ئەم پەیامە بگەن بۆ ناو خەڵک لەناو خەڵکا دادگەر بن ئێوە لەناو خۆتانە خەریکی دەستبڕینن خەریکی دزیکردن خەریکی پارە خواردن خەریکی ژنبازی و مێبازین باش نییە ئیتر چۆن ئەم پرۆژەی ئەبەنە ناو خەڵکە و خەڵک چۆن باوەڕ بە ئێوە کاکە بەڕاستی ئێوە دادگەرن و ئێوە داد لەلای ئێوەیە هاما مەسا عەلی باپیر چۆن شتی وا بێ کاکەجی بۆیە مەلا هەورامان درۆکە ساختەکارە بەڕاستی ئەو عەتایە ڕاستەکە بەڵام عەتایش دەبوو کە وەختێک زانی ئەم پارەی زەکاتە بیوتایە مامۆستا زۆر عیبە ئەمە پارەی زەکاتە تۆ بۆ دنیە بیهێنی ئیشی پێوە بکەیت ئەمە ناکرێ بەڕاستی ئەمە حرامە ئەوە وای بوتایە بەڵام ئەویش ڕازی بووە ئەمیش پارەکەی بۆ بردووە بەڵام عەقد لەبێریان نەبووە ئێستا عەتا لەبارەی یاسا بەڵام ناکەم بیتوانێت بیسەلمێنێ بۆیە مەلا هەورامان خۆی فشکرد عەزاز زۆر پیاوێکی شەریفە و دادگا ئەوە ئێتۆ لە بەنی ڕەفاقەتە من ڕەفیق و برادەرم هەیە کاکە ئەمەندەم خۆشەوێ ئەوەندە ڕێزی لەلام هەیە سەشتی وا بێ عەقدی لەگەڵا ناکەم کاکەجێ عەقدی هەر لە ڕوون نایە پێ بڵێن بۆرە بە عەقد بکەین
باش نییە چکە ڕەفیق و ئازیزە لەلام کاکە ڕەنگە وای پێ بڵێم دڵی لەم پشتێ کاکە لەبەرەوەی عەقدی لەگەڵا ناکەن کە دوای بێ بەڵا بەسەرمەوە ئەوەی مەلا ئەوەی عەتا و ئەوەی مەلا هەورامانیش ڕێک وایە بەڕاستی کاکە مەلا ئین عەتا متمانەی تەواوی بە مەلا هەورامان هەبووە و عەقدی لەگەڵا نەکردو بۆم بزنسەکە بە یەکەوە بیکەن زانشی پارەکە زەکاتە لە هەموو لایەکەوە ئەمانە حەیران ئازیزانی ئارام ئەحمەد لە هەموو لایەکەوە حەیرانن سندان لێتانە خواتان لێ ڕازی نەبێ خۆ پێغەمبەر ڕسوای دنیا و قیامەتتان کە ئەو پارەی بۆ کوێ بنیەوە کورە کاکە وتمان بنەماڵی بازانی و بنەماڵی تاڵەبانی بە ناوی کوردایەتی و کورد و نیشتیمان و سۆشیال دیموکرات و دزی و جەدەی یەکەن ئێوە بە ناوی خواوە ئەوەکەن خوا گەڕ و گولتان کە یا مەلا هەورامان ئەمە چیە تۆ ژنمارەکەی بۆ چوارمان کاکە هەر ڕۆژە ژنی یەکێکەوە ژنەداماوە چۆ تەلەڤیزیۆنەکەی یاوەتە بەر لە سلێمانی توێتی ئەمە چیە هەموو شەموو چوار مانگ جارێ ژنی شێکتانم ڕۆژەشنی تەلەفۆنی بۆ کردوم لە لایڤێکی ترا باسم کرد هەر ڕای کردبوو لە تاوی هینەوەی کەوتم وتی من ئەم هەموو پێتێر ناکرێت ئەمە دژە ترۆر و چیش و ئالم بابەتانە باش نییە پزیشکیش بوو تقریبا ئافرەتەکە وتی لە مەریوانە مەلایەکم بینی و خەڵکی چەند ماڵ بووە مەلاکە ماری کردوم ئێستا سکم لێ هەیە یعنی تۆ مەلا لە هەورامان لە مەریوانیشە ئەو ژنە بدۆزیتەوە بڕۆی مارێکی بۆ خۆتی وەرە بە ناوی ژنی منەوە وەرە بۆ کوردستان و خەم و نەبێ و ناڵم کەسیی لەکایەتی و چڵان و فیزان بابەتانەوە ئەڵێم ئەمە ژنی منەوە مارم کردو من مامۆسای ئاینیم بۆ خۆی ئەوشی مارە کردووە کاکیژێ یعنی ئەمانە بەس دەڵغەتان ئێوە چۆن تاقەتگاکی ئەوە چیە خۆن کاکی ئێوە ڤیاگرا خۆن ئێوە چ دەرمانێکە خۆن ئەم هەموو سێکسە کاکە ها مامۆسایان ئێوە بەڕاستی چۆن ئەماکەن یعنی هی ئەوەیە کە ئیش ناکەن ئێستا من چارێکی 6:30 هەستم بۆ نمونە ئەو ئەمڕۆ نەچوو بۆ ئیش 6:30 ئەبێ هەستم هەتا 4 چارێکی ئێوارە ئێتۆ ئەو ئیشەکەی ڕەنگە بەڕاستی هیچ شتێک بە عەمەلی شتێک نەی بەس پێم بڵێن ئێوە ئیش و شت ناکەن و ئەم هەموو سێکسە کاکە یعنی ئێوە بۆ بەدەڵغەتان لای ئەمەیە کاکە باوکم عەزیزان ئامان من داواتان لەکەم بەڕێزان و خۆشەویستان نەهێڵن ئەم مامۆسا ئاینیانی هەموو مامۆسایانی ئاینی ناڵێن با تێکەڵاوی نەکەم ئێسش لە باشووری کوردستان کۆمەڵی مامۆسای ئاینی بەڕێز و محتەرەمان هەیە بەڕاستی بەڵام ئەم مامۆسا ئاینی سیاسیانە کە خەریکی بانگەشەوە بێن و ئالەم بابەتانن لە ژیان تەنە متمانیان پێ نەکەن کشی خۆتان تەسلیمی ئەمانە مەکەن ژنی خۆتان تەسلیمی ئەمانە مەکەن مەهێڵن بێنە ماڵتان بە ناوی دینەوە ئاواکە لا إله إلا الله خوشکی گیان پڕە بۆ لە باچانی ژێش ئەوەی لێکا بۆی سازیکە قەت باوەڕ بەمانە نەکەنە ئەمانە زۆڵەکانی ڕۆژگارن کاکی گیان ئەمانە ئەو ڕێویانن کە لە هەزاران ئاویان ناوە قولەپیان تەڕ نەبووە یەتە ماڵەکە نانەکە دەخوا سفرەکە دەخوا الحەمدولله الحەمدولله بزانم ژنەکە کەفەڵی چۆنە ئەشە بۆ خۆی سەری ئەوانەکە ئەمانە ئاوان خۆشەویستانی من هیچ کاتێ بڕوا بەمانە مەکەن کاکە وەکو وتم لە ئارام ئەحمەدی وەرگرن باش نییە لە منی وەرگرن تەنها و تەنها خوا بپەرستە دوای پەیامی قورئانی پیرۆزکەوە دوای پەیامەکانی حەزەتی محەممەدکەوە ئیتر دوای ئەم قەچاقچیانە مەکەوە بڕوایان پێ مەکەن بە هیچ جۆرە خۆشەویستانی من لەبەرەوە لەم قەزەیە ئەمە قەزەی مەلا هەورامان و عەتا بوو کە بۆم باسکردن ئازیزانی من لەوە زیاتر من کاتان ناگرم بەڕاستی هیوادارم کە زۆر باش بن حرمەتێکی زۆرم بۆتان هەیە ڕاستیەکەی بەم جۆرەیە ئیتر من بەخواتان ئەسپێرم و بۆیە بەم نیۆڕۆیش ئەوە هاتمە خزمەتتان کەەوە ڕاستیانە بڵێم و ئیتر شتێکی تر بنەمەوە خواتان لەگەڵ ئازیزانی ئارام ئەحمەد ڕێز و خۆشەویستیم بۆتان هەیە خەوە پێغەمبەر سەلامەتتان کات و دەستگرێ بە باڵتانەوە ڕسوایی بۆ ئەو کەسانی کە بە ناوی کوردایەتی بە ناوی چەپ و ئازادی بە ناوی ئەلمانیەوە بە ناوی ئیسلامەوە خەریکی دزی و تاڵانی و بێشەرەفین هەر ڕسوایان بۆ ئەمێنێتەوە هەر ڕۆیان بۆ ئەمێنێتەوە حتا ئێوارە ئەو قسانەکەن لە شوێنێکە ئەوە سەڵەکان هەڵە ماڵێ بخوا ئێستا ئەو مەلا هەورامانە سەشتی وای هەیە باباش بیزان بەڵام ئێشتا کەس پێی نەزانیوە ئەوانەی تریان هەمیان ئەویان هەیە هەر دەنگیان بڵاوە بێتەوە هەناسەکەم بخوا ماڵی خەزورانم ئەوە نەڕێز مەگرن تۆ نازانم چۆن ئەزان ئەو قسان بۆم نایە بڕواتە لا خۆ شاعیریشم سندان لێم با ناتوانم چوا قسەی ئەوە ئەوی لەتیف و ئەوانە لە گژنێکا بکەم لێم نایە و لێم نایە نازانم قوڵیشەکەم بەسەری خۆمە کاکە لە ڕوون نایە بڵێم وەی نازانم بە قوربانە بم وەی نازانم ئەوانە لێم نایە نازانم یعنی نەکبەتیەکەی ئارام ئەحمەد ئالەمایە بەڵام ئەمانە ئەوە زۆڵن وا بۆی داچن بۆ ئەو ژنە داماوە ئەی خەنە کەمینەوە و بە قوربان و بە ساقێ بین و وەی ئیشەڵا لەو دنیا خواوە لێکا لە بەروی کە لە ژێر منە ڕاکشیت و تۆ هەناسەکەی منیت و وەیش بە قوربانێ بم و ئەمە نەماستاوەکەن و بۆ ئەم ژن و کچە داماوانە تەمەنی 50 ساڵە وەکو ئارام ئەحمەد کشی 20 ساڵی خەڵەتێنە بۆ خۆی کاکە بۆ زمانە لووسەیە کاکەشیان ئەڵێ بە زمانی خۆش مال لە کولێتە دەرەوە ئەمانیش بە زمانی لووس ئەم کچانە ئەهێنە دەرەوە دەخواتان لەگەڵی خۆشەویست